مزگەوتی چامەڵجا کە بە گەورەترین مزگەوت لە مێژووی کۆماری تورکیادا هەژمار دەکرێت پا 6 ساڵ لە کارکردن تایدا ئابڕووی موسڵمانان و نوێژ خوێنداندا دەکرێتەوە و یەکەمین بانگی تێدا دەدرێت. مزگەوتی چامەڵجا لە ڕۆژی 7 ئازاری 2013 بەردی بناغی دانراوە و لە 7 ئازاری 2019 دەکرێتەوە. هەر بەشێکی بینای مزگەوتەکە لە گەورەترینەوە تا بچووکترینیان بە وردەکارێکی زۆرەوە کاری تێدا کراوە و تایبەتمەندی خۆی هەیە. مزگەوتی چامەڵجا بە شێوەیەک دیزاین کراوە کە لە هەمان کاتدا 63,000 کەس دەتوانن پەرستشی تێدا ئەنجام بدەن. هەروەها دەکرێت لە یەک کاتدا 8 نوێژی مردووی تیادا ئەنجام بدرێت. مزگەوتەکە شوێنی بەیەگەشتنی شێوە و فۆرمی ئەندازیاری عوسمانی سەلجوقی و ئەندازیاری ئەمڕۆیە و دەبێتە یەکێک لە سیمبولەکانی شارەکە وەک ئاماژەیەکیش بۆ ژمارینتەوەکانی ناو ئیستانبول. گومەزی سەرەکی مزگەوتەکە 72 مەتر بەرزە، تیرەکەشی 34 مەترە کە کۆدی شارەکەیە. هەر لە نێو مزگەوتەکەدا مۆزەخانە، پێشەنگای هونەری، کتێبخانە و وەرشەی هونەری و شوێنی پارکردنی ئۆتۆمبیل جێکراونەتەوە. بە جۆرێک مزگەوتی چامەڵجا مۆزەخانەیەکی بەڕووبەری 11,000 مەتر تیادایە، هەروەها گەلەریەک بەڕووبەری 3500 مەتر و کتێبخانەیەک بەڕووبەری 3000 مەتر و هۆڵێکی کۆنفرانسی 1000 کەسی. هەروەها مزگەوتەکە 8 وەرشەی هونەری و پارکێکی داخراوی 3500 ئۆتۆمبیلی لەخۆ دەکرێت. مزگەوتی چامەڵجا وەک ئاماژەیەک بۆ بنەماکانی باوەڕ 6 مناری هەیە کە چواریان 107 مەتر و دوانیان 90 مەتر بەرزن. پارکێکی ژێرزەمینیش بۆ سەردانیکەرانی مزگەوتەکە دروست کراوە. بەهۆی هەڵکەوتەی ئەو شوێنەی لێ دروست کراوە، مزگەوتی چامەڵجا لە هەموو خاڵێکی ئیستانبوڵەوە بە ئاسانی دەبینرێت و چەندین ژمارەی گەورە بە پێی نایابی شاکارەکە لەخۆ دەکرێت.